یەکێک لە گەورەترین یاریەکان پڕۆژەی ئەکسی ئینفینیتیە. ئازیزان هەروەکو ئازانن کە لە ماوەی ڕابردوودا ئەکسی ئینفینیتی یەکێک بوو لەو یاریە بلوکچینانە کە بەڕاستی زیاترین سەرمایەی ئەدا بەو یاریزانانەی کە لەناو ئەکسی ئینفینیتی گەمەیان دەکرد و دەتوانم بە جورئەتەوە برێم کە گەورەترین پڕۆژە و یاریە کە بەڕاستی هەتاکو ئێستا زۆر سیقە و متمانەی یەک بەخۆم پێیەکەم و هەموو جیهان پێیەکە گەر ئێوە یاریزان بن و بتانەوێ بەم جۆرە یاریە بکەن. بەڕاستی ئەکسی ئینفینیتی یەکێکە لەو یاریانەی بە جورئەتەوە توانم بڵێم کە دەوڵەمەندتانەکەوە ئێوە دەتوانن ڕۆژانە بەو یاریە ببن بە ملیونێر و لە ماوەکانی ڕابردووشدا هەروەکو ئازانن کە ئەکسی ئینفینیتی نازانم هەتاکو چەند کە ئاگاتان لەو گەمە هەیە ئەکسی داناوە بوو فروشتن کە گەورەترینیان یاخود کە گرانترینیان هەتاکو 7 ملیۆن دلاریش ئەڕوە. ئازیزان ئەکسی ئینفینیتی لە ئێستادا کە ئاپدەیت بوویتەوەوە یاری قەدیم کە ئەکسی ئینفینیتی بوو بەڵام لە ئێستادا یاری ڤێرژینی نوێ کە دایتە بازاڕی ئەکسی ئۆریجینە ئەکسی ئینفینیتی ئۆریجین. بەڵام بۆیەوە ئازیزان ئەکسی ئینفینیتی تەنها لەم ڤیدیۆدا کۆتایی پێناهێت تەنها لەم ڤیدیۆدا هاتوومە ئەکسی ئینفینیتی ئۆریجین بە ئێوە بناسێنم و ئەم ڤیدیۆیە یەکەم ڤیدیۆ لە سەبارەت بە ئەکسی ئینفینیتی و لە ماوەکانی تردا چەندین ڤیدیۆی تر بۆ ئێوە لەسەر ئەکسی ئینفینیتی بڵاوەکەمەوە کە چۆن ئێوە دەتوانن ئەکسی ئەرزان بکڕن و هەروەها لە ئەکسی ڤێرژینی نوێ کە ئەکسی ئۆریجینە کە تازە هاتووە بتوانن بەڕاستی سەرمایەکی زۆر بەدەست بهێنن. بۆ ئەوەی یەکەم بەش لە بەشی ئەکسی ئینفینیتی دەست پێ بکەین لە یاری ئەکسی ئینفینیتی بینەری ئەم ڤیدیۆی من تا کۆتایی بەڕاستی یاریەکی زۆر باشە بۆ ئەوەی ئێوە بتوانن لە ڕێی ئەم یاریەوە سەرمایەکی زۆر بەدەست بهێنن. بەناوی خوا سڵاو هاوڕان هیوام لە هەر شوێنێ بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشاءڵڵا. بەڕێزان دیسانەوە منی هاتماین لە خزمەت ئێوە بۆ پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت لە پێیجی فەیسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بۆ ئەو بەڕێزانە کە یەکەم جارە و چەنێلەیە بینن لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە منی هاتماین هەفتانە 4 ڤیدیۆ لە ڕێی ئەو چەنێلەوە بڵاوەکەمەوە پێیوا بێ بەرامبەر دەتوانن دراوە ئەلکترۆنیەکان و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. بۆ ئەوەی ئێوە هیچێک لە ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدە کە من بڵاویانەکەمەوە چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگۆڵای تەنشی شالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێک کە من ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکەیشنەوە ئێوەی ئاگادار بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆکەم ببینن. بەڵێ ئازیزان هەروەکو لە بیداتی ڤیدیۆکەم بە ئێوە بوود کە ئەمە مارکێت پلەیسی ئەکسی ئینفینیتیە کە یەکێکە لەو یاریە بەهێزانەی کە بەڕاستی هەموو جیهانی سەرقالی خۆی کردووە. ئەموێ لە بەشی یەکەمی ئەکسی ئینفینیتی شتە سەرەتاییەکان بە ئێوە بیلێم و کە چۆن ئێوە دەتوانن لەم یاریە بەڕاستی سەرمایەی بەدەست بهێنن. هەروەکو ئەبینن ئەمە مارکێت پلەیسی ئەکسی ئینفینیتیە کە ئەکسی ئینفینیتی ئازیزان هەروەکو گوتم کە نوسخەی نوێی هاتووەوە کەمێکە چینە ناو نوسخەی نوێی واتە ڤێرژینی نوێی کە ئەکسی ئینفینیتی ئۆریجینە. لێرانە ئەکسیەکان دابەش بووینە لەسەر 1 2 3 4 5 6 7 8 9 9 بەش ئازیزان واتە هەر بەشێک کاتێک کە تو کلیک لەسەریەکەی چەندین ئەکسی تەدەتێ کە بۆ نمونە بەشی یەکەم 9,000 ئەکسی تێدایە. ئەکسی چی ئازیزان؟ ئەکسی هەروەکو کلیک بۆ نمونە ئەم ئەکسی ئازیزان بە 0.204 ئێتریومە کە ئەکا 6 دلار و هەروەکو دێنە خارەوە نرخەکەیان دەگۆڕێ و لێران هەروەکو بینن کە لە چەندین لاپەڕە پێک هاتووە هەرچەند نەچنە پێشەوە بەڕاستی ئەکسیەکان گرانترە بێ و هەر بەشێک هەروەکو گوتم هەر بەشێک لە جۆرە ئەکسیەک پێک هاتووە. ئەم ئەکسیانە چین ئازیزان؟ ئەم ئەکسیانە بووچی هەندێکیان زۆر گرانن و هەندێکیشیان زۆر ئەرزانن. کاتێک کلیک لەسەر ئەکسیەکەی لێرانە ئازیزان چەند بەشی گرینکە بوو ئەوەی بۆ هەر ئەکسیەک بە ئێوە بیلم لێرانە ڕێژەی خوێنی ئەو ئەکسیەکە لە ناو گەمەکەی یاری پێیەکەیت پیشانەدەوە هەروەها چەندین ڕێژەی تر کە ئەمانە زۆر گرنگن بۆ هەر ئەکسیەک کە لە ڤیدیۆیەکی ترە بەڕاستی بە موختەسەری دێمەسەرە و بەشانە و هەروەها لە چەندین
کارت پێک هاتوونە کە ئەم کارتانە هی ئەو کارکتەران کە ئەم ئەکسیای ئازیزان لێران هەروەکو بینن ژمارەی ئەکسی واتە ئەمە NFTەکە کە تۆ دەتوانیت لەناو گەمەکە بەکاری بهێنیت و هەروەکو بینن کە هەر ئەکسیە کاتێک کلیک لەسەریەکەیت جۆرە کارتێک دەدەێت ئەو کارتانە بوو چین ئازیزان کە ئەم کارتانە بوو ناو گەیمەکە بەکاری دێت بەڵام هەر ئەکسیە کارتەکانی جیاوازە واتە چەندی تۆ ئەکسی باش بکڕیت و هەڵبژێریت لەناو یاریەکەوە کارتەکانی بەقووەت بن توانانی لەناو یاریەکان بەڕاستی زیاترین سەرکەوتنی بەدەست بهێنیت و هەروەکو ئەزانن کە ئەکسی ئینفینیتی ئازیزە لە دراوی ئەلکترۆنی SLP پشگیریەکە کە ئێستا نرخی XLP بە 0.2043 دلاریە. بەڵێ ئازیزان بەڕاستی ئەمە ڤیدیۆی یەکەمە بە نسبەت ئەکسی ئۆریژین. ئەگەر ئەم ڤیدیۆە زۆر لایک و کامنتی بوو بێتن من بەڕاستی چەندین بەشی تر لەسەر ئەکسی ئینفینیتی بۆیەوە دروست دەکەم بۆ ئەوەی ئێوەش بتوانن یاری بکەن و باشترین ئەکسیش بە ئێوە ئەناسێنم کە ئێوە بچن بکڕن بۆ ئەوەی بەڕاستی لەناو یاریەکان زیاترین سەرکەوتنی بەدەست بهێنن و ڕۆژانە چەندین هەزار SLP بەڕاستی لەناو یاریەکە کو بکەنەوە کە بیداەتی زۆر گران بۆ ئازیزان چونکە لەگەڵ دابەزینیان بازارە بەڕاستی SLPش لەگەڵ دابەزینی بازارەکە نرخەکەی بەرەو داکشان هاتووە. هەروەکو گوتم باشترین فرسەتێکە ئێوە لە ئێستادا داخلی ئەکسی ئینفینیتی بن چونکە ئەکسی ئینفینیتی کە نوسخەی کلاسیکی ڕابردووی بوو بەڕاستی ئێستا ئیش پێ ناکرێ چونکە نوسخەی نوێی هاتووە کە ئەکسی ئینفینیتی ئۆریجینە کە تازە هاتووە و ئێوە دەتوانن بەڕاستی بەشداری بکەن کە دوینێ ئازیزان نوسخەی ئالفا تەواو بوو واتە کوتایی پێهات تەنها ڕانکینگ بوو لێرانە ئەکسی ئۆریجی ئینفینیتی ئۆریجین کاتێک کە تۆ کلیک لەسەر و بەشی ئەەکەیت ئازیزان بەڕاستی ئەمن دەموێ لە ڤیدیۆیەکی ترا بێمە سەر چۆنیەتی بەشداریکردن لە ئەکسی ئینفینیتی ئۆریجین و هەروەها چۆنیەتی کانێکتکردنی واڵێتی تایبەت بە ئەکسی ئینفینیتی بۆ ئەوەی ئێوە بچن ئەکسیەکان بکڕن هەرچیان لە ئەکسی نوێ تۆ دەتوانێت بە بەلاشیش گەمە بکەیت بەڵام وا باشترە کە ئەکسی بە پارە بکڕیت بۆ ئەوەی بەڕاستی کاتێک کە نسخەی سیزێنی یەکی ئەکسی ئۆریجین هات کە لەو ماوەیە دادێت ئازیزان بەڕاستی ئێوە بتوانن لە ڕێی ئەکسیەکانی کە بە پارەتان کڕیوە بتوانن زیاترین SLP کە هەروەکو گوتم کە لە کوین مارکێت کە بۆیەوە شەرحم کرد زیاترین SLP بەدەست بهێنن. ئێستا SLP زۆر هەرزانە ئازیزان بۆ ئەوەی ئێوە لە ئەکسی ئینفینیتی یاری بکەنەوە SLP بەدەست بهێنن چونکە ئەویش لەگەڵ هەڵکشانی بیتکۆین بەڕاستی ئێمە چاوەڕێی ئەوەکەین کە SLPەکان بەڕاستی بگەنە نرخی $10 $15 و $20 و دەشگەتی ئازیزان چونکە ئەکسی ئینفینیتی بەڕاستی گەورەترین پرۆژەی یاریە کە تاکو ئێستا بینیومە کە من بەشاریم کرد ئازیزان دواتر هەروەکو گوتم لە ڤیدیۆیەکی ترەمە یەکەم بەش ئازیزان تەنها ویستم ئەکسی ئۆریجین بەیەوە بناسێنم لێرانە ئازیزان ئەکسی ئۆریجین کاتێک کە تۆ کلیک لەسەر ئەەکەیت کاتێک کە دێتەوە سەفحەیە من هەروەکو گوتم یەکەم ڤیدیۆوە لەسەر ئەکسی بوو ئەوەی من زیاتر ڤیدیۆ لەسەر دروست بکەم بزانم ئەگەر ئەم ڤیدیۆ بەڕاستی زۆر لایک و کامنتی بوو هات من چەندین ڤیدیۆی تر لەسەر ئەکسی بۆیەوە دروست دەکەم بۆ ئەوەی ئێوە بتوانن بچن یاری بکەن و زیاترین سەرمایە لەو یاریەی بەدەست بهێنن. بەڵێ ئازیزان لێرانەش کاتێک کە ئەچمە سەر داشبۆرتی خۆم لە بەشی ئینڤێنتۆری هەروەکو بینن کە من نزیکەی 17 ئەکسیم کڕیوە لێران ئازیزان ئەوانە هەموو بە پارە کڕیوە کە ئەکسی خۆیتم چونکە من چاوەڕێی سیزێنی یەکەمم لە یاری ئەکسی ئۆریجین کە بۆ ئەوەی من بتوانم لە ڕێگەی ئەو NFTیانە ئەو NFTیانەوە و ئەکسیانە کە کڕیومە بەڕاستی زیاترین سەرمایەی بەدەست بهێنم. لێرانە ئەکسیم کڕیوە لە $7 وە بگرە هەتاکو $1000شم ئەکسی لێرانە پارەم پێداوە ئازیزان بەڵام من نزیکەی $3000 کە ئەو ئەکسیانەم کڕیوە بەڵام بۆ من زۆر باش دەبێت چونکە دەزانم کە بەڕاستی کاتێک کە سیزێنی یەکەمی ئەکسی ئینفینیتی دێت من ئازانم کە چەند بۆ من ئەو ئەکسیانە پارەی کووەکەنەوە ئەتوانم لە ڕێی ئەکسی ئینفینیتیەوە بەڕاستی زیاترین SLP و سەرمایەی بەدەست بهێنم و ئێمە چاوەڕێی سیزێنی یەکەمی ئەکسی ئۆریجینی بۆ ئەوەی بێتن و منیش بچم یاری بکەم لەو یاریەی و NFTیەکانی خۆم و SLPەکان ئەکسیەکانی خۆم بەکاری بهێنم بۆ ئەوەی زیاترین دراوی ئەلکترۆنی SLP لە ڕێی ئەو ئەکسیانە کە کڕیوتم بەدەستی بهێنم. بەڵێ ئازیزان بەڕاستی ئەمە کۆتا ڤیدیۆ نیە لەسەر ئەکسی ئینفینیتی ئەمە یەکەم ڤیدیۆیە تەنها هاتم
لێرانە ئەکسی ئینفینیتی ئۆریجین بەیوە بناسێنم کە بەڕاستی بەسیقەترین و گەورەترین یاریە کە لە ماوەکانی ڕابردوودا زۆر کەسە بوونە ڕێی ئەکسیوە زیاترین NFT دراوی SLP-یان بەدەستێنا بەڵام ئێستا باشترین کاتەبووکڕینی NFTیەکانی ئەکسی ئینفینیتین چونکە ئەکسی ئینفینیتی چونکە وێرژێنی نوێ سیزنی یەکەمی دێت لە ئەکسی ئۆریجین بۆ ئەوەی ئێوە زوو NFTیەکانتان بکڕن بۆ لە یاریەکەی بەکاری بهێنن چونکە ئێستا زۆر هەرزانە هەروەکو لێرانە بین هەروەکو گوتم من 17 ئەکسیم کڕیوە لە 7 دلاریوە بگرە تاکو 1000 دلاریش پارەم پێداوە چونکە دەزانم بەڕاستی دووبارە یەکەمەوە کە ئەم NFTیانە زیاترین پارەی بوو من لاڕێی گەمەی ئەکسی ئۆریجینەوە بەدەستی دەهێنن بەڵێ ئازیزان هاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیە چاوەڕێی ڤیدیۆکانی تر بن سەبارەت بە یاری ئەکسی ئۆریجین کە من لە ڤیدیۆی ترە چۆنیەتی بەشاریکردن دروستکردنی ئەکان و هەروەها کانێکتکردنی جزدانی واڵێتی تایبەت بە ئەکسی ئینفینیتی و هەروەها چەندین و هەروەها کڕینی ئەکسی ئینفینیتی کە ئێوە چۆن بتوانن ئەکسی بکڕن لە ڤیدیۆیەکی ترە بووەوە لە چەندین ڤیدیۆی ترە بەڕاستی من ئەکسی دروستەکەم یاری ئەکسی وە بووەوە شەرحەکەم و ئێوە کە چۆن بچن یاری بکەم بۆ ئەوەی زیاترن SLP بەدەستی بهێنن بەڵێ ئازیزان هاتینە کۆتایی ئەم ڤیدیۆیەش سوپاس ئێوەکەم کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون سوپاس ئازیزان هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆیە لە چەنێلی یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان ئەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ